نەورۆزە خەڵک دەڕوا بۆ دەشت و دەر ئەو خەڵکە گشتێکە با بڵێن گەشت دەکا بەڵام کەسانێک هەن لەم ڕۆژە لە ئەرکدا ماندوون ینی بەڕاستی پێویستە ڕێزیان لێ بژیرێ بە تایبەت لایەنە ئەمنیەکان پۆلیسی هاتوچۆ پیاوانی ژینگە ینی هەموو ئەمانە تەندروستی تیمە تەندروستیەکان هەموو ئەمانە شانی ئەوان ڕێزیان لێ بگیرێ ژینگە خاڵێکی زۆر گرنگە لە کاتی گەشتکردن و لەو بۆنانەی کە گەشتی تێدایە چونکە ئەگەر بێت و هەمومان هەر کەسەمانە لای خۆمانەوە بتوانین هاوکاریان بین ئەرکیمان زۆر ئاسانتر دێ ینی ئەمە بۆ بەرنامە بۆ کامێرە نەبێ باوەکە هەر کاتێک ینی ئێمە کە گەشت دەکەین ینی ئەمە بووەتە بابەتێکی سابت دوای کەوەیکە هەڵساین وەکۆی کە چۆن هاتنی دەبێت بەم شێوەیە جێبێڵێ خاوێن و پاک بیهێڵینەوە جا شتێکی دیکە کە لە نەورۆز هەیە ئەویشەوەی کە چینە دەرەوە لە نەورۆز سوپاسگوزاری ئەو هەموو نەمەتە جواناکەین کە کوردستانی ئێمە هەیەی ئەو ژینگە جوانی کە کوردستانمان هەیەی جا ئەمە هەر ئاوها جگەلەوەی کە سروشت خۆی بۆ خۆی ئاها جوانە هەر ئاواژ ناتۆتە دی بێگومان کەسانێکن کە ماندوون بە تایبەتی ئەمانە ئەمڕۆ لەگەڵ کەسێک قسە بکەین سەبارەت بەم بابەتە لە بەڕێوەبەتی یاخود بەڕێوەبەری فەرمانگەی کاروباری هوەری لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کەویش کاک ئازاد نووریە ئەم بەیانی میوانی ئێمێ بەخێر هاتی کاک ئازاد جەژنی شەلە پیرۆز بێ ساڵە هەر بەخۆشی شادی سپاس بۆ تۆ کاک ئازاد تا چەنە خەڵکی کوردستان هاوکارن لەوەی کە ژینگەی کوردستان بە تایبەتی بپارێزن لە کاتی سەیران و گەشتەکان بە تایبەت لە بەهارانە سەرەتا بەنایخوای گەورە میهرەبان پێشەکی جژنە پیرۆز لە بەڕستان و لە کەناڵە بەڕێزەکەتان دەکەم و هیوای ساڵێکی نوێ بۆ کوردستان دەخوازم بە هاتنی بەهار و نەورۆز و سەری ساڵی کوردی پیرۆزبایی لە هەموو گەلی کورد و کوردستان دەکەم بەڕاستی خەڵک هاوڵاتیانی ئێستا خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەمە هەست پێ بکەین بە بەردەوامی هۆشیاری ژینگەی کە پرۆسێکی بەردەوامە لە دەستەی پارە چاکردنی ژینگەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە وەکو دەستەی پارە چاکردنی ژینگە لە ناوەندەکانی خوێندن لە باخچەی ساواگان قوتابخانەکان و لە تا خوێنی باڵا دەستمان بە پلانی ساڵانی خۆمان هەیە هۆشیاری بەڵاو دەکەینەوە لە ناوەندەکان هەروە بە هەمانجی لەگە ڕێکخراوەکانیش چاڵاکیان هەیە لەگە دەستەی ژینگە لە ناوەندەکانی خوێندن هۆشیاری بەڵاو دەکرێتەوە چکەمە ئەگە تەماشای بکەین سێ سەکتەری سەرەکی هەیە لە ڕووی بابەتی هۆشیاری ژینگەی یەکیان بابەتێک هۆشیاری ژینگەیە و ڕۆشنبیری ژینگەیە و ئەوەی تازە باشتان کرد گەشتیاریە خەڵکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ساڵی بن هەموو بەهاران دەردەچن دەبەوە گەشت و گوزار و سەیرانە ئێمە تەماشای بکەین بابەتی گەشتیاریش هەرێمی کوردستان زۆر دەوڵەمەندە لە ڕەگەزەکانی گەشتیاری بە تایبەتی گەشتیاری ژینگەیی ئێمە بە ساڵانە دەبینین بە پەچاوی کامیلەکان و کەناڵەکانی تەلەڤیزیۆن و خەڵکانێکی زۆر دەردەچن لەبەوە گەشت و سەیران بەڕاستی ئێستا هەست پێ دەکەین کە ئەگە بەراورد بکەین بە ساڵانی پێشوو خەڵکەکە زیاتر هۆشیاری ژینگەیی هەیە بەس تۆمەحی من نییە لە تۆمەحی مەدانیەوە لە تۆمەی حکوومەتیشدنا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانیش پلانێک و بجێشتی تایبەت تەرخان بکات چونکە بابەتی گەشتیاری بابەتی ئابووریەکی گرینگە لە بۆ هەرێمی کوردستان هەم داهاتە و خۆشبەختانە دەستەی پارە چاکردنی ژینگە لەگەر گەشت و گوزار هەرچەندە پەیوەندیان پەندێکی باشمان هەیە لەگەڵی بەس پێویستە پەیوەندیەکان پتەوتر بکرێت لە ڕووی پلان و بەرنامە و هەروەها لە ڕووی دابینکردنی شوێنی حەوانەوە لە بۆ گەشتیاران ئەمە شتێکی زۆر زۆروریە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر کردوویەتی دەبێت زیاتریش بکات چونکە بەڕاستی لەوانەیە بەس گەشتیاری هەرێمی کوردستانی سەردانی ئەو شوێنە گەشتیاریانە بکەن احتیمالە لە خوار و ناوەندەکانی عێراقیش جا کوردستان بەوەش بەناوبانگەکە و گەشتیارانە دێن بە پاک و خاوێنەکەی بەناوبانگە کە شوێنە گەشتیارەکان زۆر پاک و خاوێن ڕاگرێت ئەویش کاری دەستی ینی باڵێ مادووبوونی ئێوەیە بەڵێ ئەمە وەکو ژینگە داواکە ئەومان هەیە بڵاو دەکەینەوە معنای پێویستە زیاتر تەوحیە زیاتر هەبی لە بۆ گەشتیارانە کە سەردانی هەرێمی کوردستانیش دەکەن لە بازگەکان ڕادێن و هەروە خۆشبەختانە خەڵکی هەرێمی کوردستان و ڕێکخراوەکان زۆر ماندی دەبن دەبوو هۆشیاریکردنەوەی خەڵک بەڕاستی لە دوای هەست پێ دەکەین کاتێک بێن گەشتەکان تاوا دەبێت خاستن گەشتیارەکان دەڕۆن شوێنەکانی خۆیان باش پاک بکەنەوە چونکە بەڕاستی ئەوە موچی تووە و خاکە ژیانی تووە معنی هەموو شتێک داهاتی تووە ئەگەر بەراوردێک بکەی لە نێوان چەند ساڵێک لەمەوبەر لەگەڵ ئێستا هەست دەکەی ئەو بڵاوکردنەوەی هۆشداری ئێوە کاریگەری هەبووە لەسەر کەمکردنەوەی ئەو پیسبوونی ژینگە بەڵێ حتمما کاریگەری خۆی هەیە بەس تاژش باسم کرد ئەمە تومەحمان زۆر زیاتر لەو کاریگەریانە کەمکردنەوەوانە بەڕاستی ئێستا خۆشبەختانە خەڵک پێشترینەی دەزانی ژینگە معنای بەو شێوەی نەبووکەوە ژینگە وشەی ژینگە بەجوێدا بچچێ
ئێستا خۆشبەختانە دەزانی ژینگە معنایەتە پیس بوو کاریگەری هەیە لەسەر نەخۆشیەکان بڵاوبوونەوەی نەخۆشیەکان معنی دەزانێت ئێستامان بەخۆم هەستم پێکردی بەخۆم چمەتە گەشت و گەزارەکان تەمەشام کردی خەڵکانێک هێلالیۆنی ڕەش لەگە خۆیان دەبن زبلەکانە دوان خوا هەم دەکەن ناوی لە شوێنێک دایدەنێن یان لەگە خوان دەیبن دەیکە ناحەوی ئەوەش یەکێکە لە هۆشیاریەکانی خەڵک. ئێوە تیمەکانتان لەو جۆرە خزمەت گوزاریانە بە خەڵکە گەێنن لە ناوچە گەشتیاری و سەیرانگەکانە کە ئەو کیسە و ئالاگانە بدەن بە خەڵک بۆی کە لە دوایەکە خوانە ڕۆن ئەو پاشماوەی کە ئەمێنێتەوە کۆیکەنەوە. ئێمە تقریبان دەتوانین بڵێن ئەوە ڕێکخراوەکان و دەستەی ژینگە ئەو کارانەی کردی پێشتێ زۆر ئەو شارەمان کردیە بەس ئێستا پلانەکان گۆڕا زیاتر بوویتە هۆشیاریکردنەوەی هاوڵاتیان ئێمە تەماشاکەین ئەگەر خەڵک بەتەنها هۆشیاری ژینگەی بەزنیێ بۆ هاوڵاتیان پێویستی بە ڕۆشنبیری ژینگەیش هەیە معنی ڕۆشنبیری ژینگەی زۆر زوروریە بۆ هاوڵاتی بوون معنی ئەگەر خەڵکانێک سەقافەتی ڕۆشنبیریان هەبێ ژینگە بە حیات پیس ناکەن معنی کەسانی ڕۆشنبیر هەدەم بیر لە شتی باش دەکەن و قەتر بیر بەرەو شتی خراپ ناچێت ئێستا خۆشبەختانە خەڵکانی هەرێمی کوردستانیش زۆر ڕشنبیرن و هەمووی تقریبا دەتوانین بڵێن ئەو جیلەی کە ئێستاوا جیلانە پیا دەبن زۆر کەسی بەزمونن معنای منداڵەکانمان ئاشکاگازات بن ئێستا پرسیارێکەکەم مەبەستم جیاکاری نییە لە نێوان شارەکانە بەڵام ئەمێت ببێ بە هاندان بۆ شارێکی دیکە ئێوە وەکو بەڕێبەری فەرمانگەی کاروباری هونەری و لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کام شار بێگومان هەرە بێت ساڵانە تەقیمێک هەبێ وانی هەڵسەنگاندن ناکەن نیتانە هەڵسەنگاندن ئەگەر هەڵسەنگاندن بکەن چ شارێک لە هەرێمی کوردستان هەیە زۆر ژینگەیەکی خاوێنی هەیە و خەڵکەکەی زۆر گرنگی پێدات دیسانەوە ئەڵێن مەبەستم جیاکاری نییە مەبەستمۆیە وەکو چاولێکردنێک وەکو هاندانێک بێت وڵی ئەمە هێستان تەقیم چوام لە ئەمن بەخۆم مەکووە دەستێ ژینگە ئەو هەستەنگانەمان نەکردیە پێشتی هەبووە قەدیم ئەم ببینم دێ ساڵانی قەدیم ئەگە بێت بێتەوە ئەمن لەوانەیە تەمەن گەورەتر بیر هەندێک لە ساڵی هەشتاکان دەبینم هەبووە زمانی قەدیم بڵێم زمانی سیستێمانی هەڵبژاردرا وا بزانم بە پاکتی شار دارێکیان هەستم پێ کرد ئەو کاتی ئەو کاتیم گچکەم و تەڵەبەی قوتابخانە بووم لە لێدایی بووم ئەو تەقیمەم دیتیە بەس هەتا ئێستا تەقیمەک نەکرا بەسڕاحەت ئەوەم بینی بووم بەس احتیمالیش هەبی لە گەشتیار لە دەستەی گەشت و گوزار هەبێتن ئەو تەقیمانە بەڵام ئێستا وا گۆڕایە تەقیم وەکی پێشان نەمایە بۆ نمونە ئێستا زۆر بیسیارە و ساوەی گشتی ڕکاری گشت چیندان شوێنی گەشتیاری زۆری هەبی ئەوێ زۆرتی پیس دەبی بەڕاستی بۆ نمونە ئێستا شاری هەولێر وەرگری بە نمونە شاری سلێمان وەرگرین ساری دۆک هەموو شوێنی گەشتیاریان زۆرە بە تایبەتی هەولێر خەڵکانێک زیاتر دەگەت ئەگەمە هەڵسەنگانی لۆ بکەین ئەگەوی تو باست کرد تەقیمی بکەین معنە بۆ نمونە ئەو ساڵ چەند گەشتیار چوتە سلێمانی چەند هاتە هەولێرێت چەند هاتە ئەو داتانە هەیە معنە دێ ئەوەندە ملیۆنە گەشتیارە هاتی سەردانی شاری هەولێر و ناوچە گەشتیاریەکانی کردیە چەند گەشتیار زۆر بی حتمەن پیسبوون زیاتر دەبیت. بەڕێز ئازاد نووری بەڕێبەری فەرمانگەی کاروباری هونەری لە دەستەی پاراستن و چاکسازی ژینگە سپاس بۆ تۆ کە بەم بەیانی نەورۆزە لەگەڵ ئێمەدا بووی. سپاس دەکەم زۆر سپاس و شتان پیرۆست.